بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین ئەم ئاسمانی خوا بە تایبەت بە شەوانە بۆ هەندێک کەس زۆر تایبەتە واتە تەنیاون یە سیرێکی کە بڵێ ئەم شەو مانگەشەوە لەخوا بەزیار بدەم و چای یاری لەبیر بخاتەوە بەڵکو بۆ نمونە لەسەر هەرێک لە ئەستێرەکان هەسارەکان یەک دنیا زانیاری هەیە تەلەسکۆپێکی هەیە یەکسەر خەریکە سەیری ئەم ئاسماناکە هەر ئام حەزەی کە باسم کرد شیرۆکی یەکێک لەو کەسانەیە کە لە مەریوانە چەنەها ساڵە خەریکە لەسەر بۆشایی ئاسمان و لەسەر بواری فەلەکناسی زانیاری کۆکاتەوە بە دوواداچوونێ و یەک دنیا زانیاری کۆ کردوێتەوە ئەمەی کە باسم کرد چیرۆکی کاکدانا حسێن زادەیە لە مەریوان جارە سەر فیچەرێک ئامادە کراوە با بەیەکەوە بینەری بین. من دانای حسێن زادە خەڵکی شاری مەریوانم ماوەی 6 ساڵە خەریکی ئیشی فەلەکناسین لە مەریوانە. تقریبەن بڵم تەمەنێکی 6 ساڵانم بوو سەرنجی ئەسێرەکان مەها لە ئاسمانە. سەرنجی ئەومەیەدا کە گۆڕانکاریان بەسەرا ئەهات جێگەکانیان ئەگۆڕیات لە توولی ساڵە ئەوە بۆم سەرنج بوو کە بڕۆم بە دوایە بزانم چی ڕوئەیە لەم ئاسمانە. هەر لەو بوارە چووم لای ئەو مامۆسایانەی کە لە ئیشی فەلەکناسیە پسپۆڕ و شارەزا بوون تقریبەن 150 سەعات دەورەم گوزاران لایەنە. ئەش ئێمە بچوونایەتە دەرۆی شارەکان بۆ ئەوەی کە نور و تیشک و نورەکان عەزیەتیان نەکردینایە هەر لەبەرەوە ئەو دەورانە کە گوزەراندومانە لای ئەو مامۆسانە شوێنهایەکی جیاواز لە کەویرەکانە لە شارەکانی ناووەستەتی ئێرانە بۆ ئەم دەورانە ئێمە چوین لەو شوێنانە دەورەمان گوزەراندووە. تەماشای کە ئەوە خۆرە تەماشا و نوقتە ڕەشانە کە لەسەریا ئەو نوقتە ڕەشانە لە کەهایەکی خورشیدی پێڵێن تەقینەوەهایەکە لە ناو خۆرە یێتە سەر ڕووەکەی لەگەڵ ئەوە ئەبێ بە تووفانێک ئەبێ بە ئینفجارێک کە ڕوو بە عەرزیەت کە هاتە عەرز لە قوتبەکانە قوتبی شماڵ و قوتبی جنوب جازبەکە قەویترە ئەو زەڕە باردارانە کە لە خۆرۆیەت ئەیگرێتەوە ناوخۆی یونیزەیەکە ئیکا بە شەفەقی قوتبی ئەو ڕەنگە سەوزەکان کە لە قوتبە هەمیشە گشتمانەی بینین. لە ماوەی 5 ساڵ بۆ 6 ساڵەچێ ئێمە بەردەوام لە ناو مەریوانە چالاکی فەلەکناسیمان بەڕێوە بردووە هەر لە ئەو ڕۆخدادانە ئەو لە گۆڕانکاری هەیەک ڕۆیە لە ئاسمانە هەر لە خۆرگیراندنەوە لە مانگیراندنەوە هەمووی پلان و بەرنامەمان داناوە بۆ ئەوەی کە خەڵک بێت زیاتر لە مۆزوعی ئاسمان و ئەستێرەکانە شارەزایی پەیاکات. بە تاکید مەریوان شارێکی گەورە نییە هەر لەبەرەوەی کە گەورە نییە ئەتوانین بەسەر ئەوە کە پیسی نور یا ئالوودگی نووری کەمترە لە چاو شارەکانی وەکو تاران و تەبرێز و ئەسفەهان لەوانە تەماشاکردنی ئاسمان زۆر ئەستەمە بەڵام مەریوان جگە لە سروشتە تایبەتەکەی ئەو تایبەتمەندیشیە هەیە کە کەمتر پیسی نور یا ئالوودگی نور تەسیرەکە لە کارەکانە هەر بە بۆنەیەوە ئەو مامۆستا فەلەکناسیانە مەریوانیان چەند جار هەڵبژاردووە کە بێن لەگرێ ئەو تۆڕە نجومیانە تۆڕە فەلەکناسیانە بێنن لە مەریوان و سروشتەکانی دەوروبەری چێژ لەو تەبیعەتی ئاسمانە ببن. خۆر گیراندن مانگیراندن دوو دانە بۆننگ لە ئاسمانە کە زۆر خەڵک سەرنجیان لەسەر ڕاکێشێ و بە دوایە ئەچن خۆرگیراندن ڕۆخدادێکە کە
لە تەواوی شارەکانی دنیاوە یەن بۆی بۆ نمونە لە مەریوانە لە ساڵی 1370 هەتاویە خۆرگیرانی ڕوویها کە فەقەت لە مەریوانەوە بەس لە مەریوانەوە دیار بوو ئەوە بوو لە هەموو وڵاتەکانی دنیاوە بۆی هاتوو بوون هەرچی مانگێک ڕایەک خۆرگیرانێک ڕوایات بەڵام هەر ڕای لە نقطەیەکی گۆی ئەرزۆ ڕوایات دوای ئەوە دۆمبالەدارێک هەیە 6,000 ساڵ جارێکە بەلای عەرزا ئێمە توانیمانە عەکسی لێ بگرین و عەکسەکانیش بڵاوە بێت لە مەجەلە نجوومەکانە یەکێکی تر تەم ئەستێرە یان سەحابی ئێمە چەند سەحابیەکمان گرتووە کە تقریباً چەند هەزار ساڵی نووری لە عەرزۆ فاسڵەیان هەیە کەهکەشانەکان یان گەلەستێرە چەندین کەهکەشان کە 12 ملیۆن ساڵ فاسڵەیان هەیە لە ئێمەوە دوورترین جرمێک لە ئاسمانە کە من ڕەسمیم لێگرت بێ کەهکەشانێکە 70 ملیۆن ساڵی خۆری یا تیشکی دوورە لە ئێمەوە لە کۆتاییە پلان و بەرنامەکانی ئێمە ئەوە تا ڕەسەدخانە و ڕەسەدگایەک دابنین لە مەریوانە بۆ شوێنی هەم گەشتیاریە بێ هەم بۆ زانستی مناڵەکان بتوانین باشترین ئیسفادە بکەین لەو ڕەسەدخانە کە مەریوان مۆقعیەت و لۆکیشنێکی تایبەتی هەیە بەبوونەوە غەربیترین نقطەی ئێرانە بێت بەرنامەکەمانەوە تا ئینشاڵڵا کە بتوانین لە داهاتوویەکی زۆر نزیکە ئەو بەرنامە جێبەجێ بکەین.